خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تایبەتی پانۆراماتان پێشکەشەکەین. ئەمانەوێ لەگەڵ بەڕێز زیاد جەبار ئەندامی سەرکردایەتی یەکێتی و هەروەها پرسانی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی گفتوگۆ بکەین. گفتوگۆ دەربارەی شاری سلێمانی، دەربارەی یەکێتی نیشتیمانی کوردستان، دەربارەی دۆخی هەرێمی کوردستان و تەنانەت هەندێک پرسیاری تایبەت بە ژیانی کاک زیاد لە ژیانی ڕۆژانەی خۆی و تێڕوانینی خۆی پرسیارەکەین. بە سوپاسەوە بۆ کاک زیاد سوپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ بەڕێستان. بە ئەم جارە ئێمە بینە سۆدۆکەی زۆرمان لە سەردەمی پەرلەمانتاری و سەرۆک فراکسیۆن تا ئێرە. سپاس دەکەم. هەر بەوە دەست پێ بکەین، ینی هەڵسەنگانت بۆ دۆخی ئێستا هەرێمی کوردستان چیە لە ڕووی سیاسیەوە؟ هەر لە ڕووی سیاسیەوە ئەچی هەرێمی کوردستان لەوە بارودۆخی ناوخۆی خۆی بە تایبەت لە دوای هەڵبژاردنەکانەوە کە گفتوگۆکان بەردەوامن بۆ پێگەرانی حکوومەتی هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان پەیوەندیەکانی لەگەڵ هێزە عێراقیەکان و لەگەڵ حکوومەتی ناوان و لەگەڵ ئەو گۆڕانکاریانش کە ئێستا ماوەیەکە لە ناوچەکە سەری هەڵدا و کۆمەڵێک هێزی تر لە منطقەکە دەرکەوتون کە هێزی کاریگەر و کۆمەڵی هێز پەراوەسخراون و بەرەو کۆتایی ڕۆیشتون. ئەمانە هەموو کاریگەریان لەسەر هەرێمی کوردستان هەیە. بەڵام ئەوەی کە گرنگە لێرە باسیکەم مەسەلەی پێگەێنانی حکوومەتی هەرێمی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو بە تایبەت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام گلەی و گازندە هەبووە لەسەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو حکوومەتە حکوومەتێک بووە لە ڕابردووە پێمان وا بۆ جیاوازیەکە لە نێوان خزمەتکردنی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و نەعەدالەتی هەیە لە خزمەتکردن و ئەم حکوومەتە خەڵکی کوردستان و هاوڵاتیی ئەم هەرێمە بەداخەوە بە حکوومەتی خۆی نازانێ. لەبەرەوەی ئێمەش لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام ئەو غۆبنەوەمان هەبووە لە کابینەی نوێ حکوومەتی هەرێم بۆیە لە سەروبەندی هەڵبژاردنەکان ئێمە بەڵێنمان بە خەڵکی کوردستاندا بووکەوە سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕانکاری هەیە، پێویست ئەم شێوازە بگۆڕێ و ڕاستکردنەوەی کە قەڵاتمان وا بۆ ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەلاڕێیا براوە ئەم ڕێڕەوە ڕاست بکرێتەوە حکوومەتێک بێ بۆ داهاتوو حکوومەتی خزمەتگوزار بێ، حکوومەتی جیاوازی نەکات لە نێوان خزمەتکردنی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و خەڵک ئەم حکوومەتە بەی خۆی بزانێ ئێمە ئەمانوێت حکوومەتێکی ئاوا پێک بێندێ. بۆیە لە سەروبەندی گفتوگۆکردن و دانیشتن لەسەر پێگەێنانی حکوومەت پێشەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەکەی وا بۆ قسە لەسەر پلە و پۆستکەن یەکێتی چ پلە و پۆستێکیە لەم حکوومەتە قسەمان لەسەر شێوازی حکوومەت کردووە. ماوەیەکی دوور و درێژ کۆبنەوەکان سەبارەت بەم بابەتە بوون، هەنگاوی باش لەم بابەتە چووەتە پێشەوە. ئێستا لە قۆناغی دووەمان قۆناغی پێگەێنانی حکوومەت و دابەشکردنی پلە و پۆستەکان تاوەکو بتوانین لە ڕێگەوە خزمەتی زیاتری هەرێمی کوردستان کەین. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەوە ماوەیەکی دووری درێژی بەسەر ڕۆیشتن نەمانتوانێت حکوومەتە پێک باسی ئەوەت کرد کاک زیاد، باسی پێکەێنانی حکوومەتت کرد. بەڵام ئێوە لە هەڵبژاردنەکاندا وعدی زۆرتان بە خەڵکی کوردستاندا یەکێتی هیچ تەڕاجعەیەکی هیچ پاشەکشەیەکی کردو لەو بەڵێنانەی کە لە بانگەشەیە و توێتی یان شێوازی قسەکردنەکان و شێوازی داواکاریەکان گۆڕاوە؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو کاتە گرنگترین پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆ دروشمی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بووە کە ئەو حکوومەتەی بۆ کۆی لە سەرتا باسم کرد کابینەی نۆ بۆ شێوە بوو جارێککە حکوومەتێکی وا پێک نێنرێەوە. پێم وایە ئێستاش ئەوە دەرکەوتووە کە حکوومەتێکی وان نابێت لە هەرێمی کوردستان بە پێ معادلە سیاسی کە لە دوای نەتیجەی انتخابات دەرکەوە پێش نەتیجەی انتخاباتی لەسەر مەسەلەی پێگاتەکان و ئەو هەوڵانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دای لە ڕێگەی دادگای فێدرالیەوە کە لە خۆری پێشووی پەرلەمان ماوەیەکی دوور و درێژ ئێمە گفتوگۆ ناقەشەمان لەسەرم بابەتا کرد کە وا بکەین پێگاتەکان لە هەرێمی کوردستان نوێنەرایەتی ڕاستەقینەی پێگاتە بکەن، پەیوەست نەبن بە هیچ کام لە هێز سیاسیەکان نە بە پارتی یەکێتی هیچ کام لەم هێزانە. بەڵام زۆر هەوڵمانە و هەوڵەکانیش تاوای لێهات بەرەوە ڕۆژکە لە دادگای فیدرالی ئەمە یەکلا بێتەوە. ئەمە بۆ هۆیەوەی گۆڕانکاری لە معادلەی هێز لە هەرێمی کوردستانە بێ کە هیچ هێزێکی سیاسی بەتەنیا نەتوانێت حکوومەت پێک بێنێ و هەموو سیاستەکانی خۆی جێبەجێ بکە. بەڵام
هەمووشمان ئەزانین چەند هێزێک بەیەکەوە بتوانن حکوومەت پێک بێنن ئەتوان خزمەتی زیاتر بە خەڵکی کوردستان کرد بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەی بەلاوە گرنگ بووە ئەو بەڵێنانەی کە داعشمانە بە خەڵکی کوردستان بۆ داهاتوو ڕەنگە ئێستا قسە و باز لەسەرەوە بێ کوا بەڵێنەکان بەڵام خۆ هێشتا حکوومەت پێک نهاتووە دڵنیابن هیچ پاشەکشێک لەو بەڵێنانە نەکراوە وەکو خۆی ئەبێ دەوانە جێبەجێ بکرێەوە یەکێتی خەباتەکە لە پێناوی بەدەهێنانی ئەو دروست بەڵێنانی کە بە خەڵکی کوردستانی داوە لە ڕابردوو پێشات هاتۆتە پێشەوە یەکێتی بە فرەمینبەری بڕیاری داوە مەسەڵەن بڕیارەکانی یەک هەڵوێستی تێدا کەم بەدی کراوە یان مەسەلەن مووقیفێکی دەربڕێ لەولاوە بە مووقیفێکی تر لی دەرچووە بەڕاست و ڕاشکاوی مەسەلەن سیاسەتی ئێستای سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ ئەتوانی بڵین خەڵکی کوردستان متمانەیان پێی بێ و بتوانن کە چاوەڕێشتی جیاوازتری لێ بکەن نەک ئەوەی ڕابردوو کە یەکێتی زۆر جار ڕقم دوی قبول بووە یان کۆمەڵێک شتی قبول بووە کە ئەمە لە شەئنی یەکێتیانە بووە ئەگە بگەڕێنەوە بۆ مێژوو یەکێتی هەر لە سەرەتاوە بە چەند قۆناغی جیاواز هاتیە پەڕیوە چ لەسەر ئاستی ناوخۆی چ لەسەر ئاستی هەرێمایەتی و هەتا لەگەڵ وڵاتانی دەرودراوسێش بەڵام ئەوەی کە گرنگ بوو لە ساڵانەی دوایی یا بە تایبەتی لە دوای وەفاتی ڕەوانشاد مام جەلال دیسان یەکێتی بە چەند قۆناغێکە تێپەڕیەوە بەداخۆ قۆناغێکە لە دوای مام جەلال کە ئێستا من ناوێنین بەوەی کە لە سەری سەرەوە تاوەکو خواری خوارەوەمان هەموو نەخۆشی بووە بەهۆی وەفاتی مام جەلالەوە کۆمەڵێک حەدەسی ناخۆشە هات نەپێش کە بڕیاردانی یەکێتی و سیاستەکانی یەکێتی و جێبەجێکردنی سیاستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکدەنگ نەبووین بەیەکەوە نەبووین لە جێبەجێکردن هەر هێزێکی سیاسیش لە جێبەجێکردنی بڕیارە سیاسەکانی یەکدەنگ نەبێ هیچ سەرکەوتوش نابێ ڕەنگە جیاوازی هەبوو من خۆم و قۆناغانم بینیەوە بە تایبەتی لە خۆلی پێنجی پەرلەمان کە لە پەرلەمانی کوردستان بووم لە سێ قۆناغی جیاواز تێپەڕین قۆناغێکیان ئەو قۆناغە بوو کە ئەگەر سیاسەتی یەکێتی بۆی دڵنیابی لۆی کە چۆن جوڵەکانی خۆت بکەی وایە لە چەند کەناڵێک وەرگرتە کەناڵی جیاواز وای لێ هات من وام واسا کرد ترسنۆکانەش دەرەکەوتی چکە هەرێکەی ڕێیەکی جیاواز خۆت چەند ئیرادەت هەبێ زۆر حەکیمانە بتگونجانە عادەتەن گونجاندن و ڕێخستنی ئەم بابەتانەش خەڵک نابێ پامەکەت ناگات بەدڵی خەڵک نابێ قۆناغی دوای ئەوشمان بینی بەڵام لە قۆناغی سێمە لە سێ ساڵی ڕابردووە بۆ هەموو شتێک ئێستایەکی نیشتیمانی کوردستان یەک سەرۆکی هەیە و یەک سیاسەتی هەیە و هەمووشمان پێکەوە و سیاستە جێبەجێ یەکەین ئەمە قۆناغێکی زۆر باشە هەموو ئومێدێکی لای کادرەکان بەڕاشکایی بە خەڵک بڵێ وەکو یەکێتیەی کە تەکەتولاتی تیابوو سەیرمان مەکەن ئێستا یەک قسێ و یەک هەڵوێستە و لە بڕیارەکانی ئێستا و داهاتوشمان مەترسن ئەتوانی ئاوا بە خەڵک بڵێ ئەتوانمەوە بڵم چۆن وەکو عەرزم کردی لەم یەک قیادەی و یەک سیاسەتی و بەیەک ئاڕاستە جێبەجێکردنا ئومێد و هیوایەکی لای کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کردووە و ئومێد و هیواشی لای خەڵکی کوردستان دروست کردووە بە دەلیلی ئەوەی لەم هەڵبژاردنەی ڕابردووە خەڵکێکی زۆر کە لە ڕابردووە بێئومێد بوون هیوا ئومێدیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سیاسەتەکانی سەرۆک باوڵە بووە کە ئەتوانێ ئەوەی کە ئێڵێ جێبەجێ بکات و ئەوەی خواستی خەڵکە بە تایبەتی لەسەر مەسەلەی باشترکردنی ژیان و گوزرانی خەڵک بتوانین هەنگاوی باش بنێن جێبەجێ بکەین بۆی کە جەنابیش باس کرد ئەتوانین بە خەڵک بڵێن هیوا ئومێدتان بەوە هەبێ بەڵام دڵنیابن لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەک ئاراستە ئیش و کارەکەی سیاستەکانی جێبەجێیەکە بە یەکەوە کارەکەین و هیوا ئومێدتان هەبێ بۆ داهاتوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە لە قۆناغێکە خەڵکی کوردستان هیچ هیوا ئومێدێکی بە هیچ شتێک نەمایە بەڵام لە دروستبوونی یەکێتیە لە ماوەیەکی کەمە یەکێتی هیوا ئومێدی بەخشی دڵنیابن لەم قۆناغەشە یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاستەکانی یەکێتی و سەرۆکی یەکێتی ئەبێتە جێ هیوا ئومێد بۆ خزمەتکردنی خەڵک بەڵام ئەکید ئەمە ئەرچێکی ئاسان نییە ئەرچێکی قورسە
ڕێگری هەیە کاتێوێ و سیاستکردنیوێ ڕخستنەوەی علااقاتەکان لەگەڵ هێزە عێراقیەکان کە کاتی خۆی لەسەر حکمەتی و حەکیمیەکانی مام جەلال دروست بووەوە ماوەیەک لە دوای ڕفراندۆمەکەەوە ئەمانە هەموو تێکسو بوون ئێستا ماوەی 3 ساڵایشتی خەریکی ڕخستنەوەی ئەم علااقات و پەیوەندیانەیە لەگەڵ وڵاتانی دەرودراوسێمان لە ناوخۆی هەرێمی کوردستان لەگەڵ هێزە سیاسەکان کە بەداخەوە هەر لە کاتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەتا هێز سیاسی کوردستانەکان لە ناوخۆی بین نخۆمانە پەیوەندەکانمان بەباشینەوە ئەمە سیاسەتی چیتیە بێ بۆ ئێستا و داهاتووی کە هەموم علااقاتان ڕێک بخاتەوە بۆی هەموو بخاتە خزمەتی خەڵکی کوردستانەوە بتوانین خزمەتی زیاتری بێ. کاک زیاد لە مەسلەی ئەنی ناچمە تەفاسیلی ئەو بابەتانە بەڵام چ شتێک هەیە پرسیارە لێکم لە ماوە ڕابردوو بە ڕێزت خۆتە زانیمە لە پانۆراما گفتو گۆمانە کرد لەسەرەوەی بۆ نمونەگەر بەڕێبەرایەتێک لە سلێمانی پێویستی بە ئاودانی جەزرە و سەتیەکان بە لە هاوین لە پاییزا موافقەتەکەی هاتەوە مەسەلەن دایرەیەگە بوو چێک کتابەکەی لە وزارەت یعنی زۆر ئاڵۆزیان بۆ ئیداریاتی سلێمانی دروست کرد بوو ئەو یەکێتی کە جەنابەت وەسفت کرد کە ئێستا هەیە مناڵە بە 100% بەڵام ئەکرێ بڵین مەسەلەن جارێکی تر هەندێک لەو ڕووداوانە نابینینەوە کە لەرزۆکی و کە غەدرکردن و زوڵمکردن لە ئیداری سلێمانی و لە ئیدارە مەبەستم ئیدارە خۆجەیە نەک مەبەستم دوو ئیدارەی بێ ئەو زوڵمانە نەبینینەوە یعنی یەکێتیەک بێ بڵێن نەخێر ئەمە ئێستا ناحکومەتین و ناهێڵین ئەمە ڕووبدا من ئەگەر بە دوو شێواز ئەگەر شێوازیان وەکو زیاد و مەسوولی مەڵبەندی سلێمانی وەڵامە بەمەوە تاوامە تەنیا چاوم لە سلێمانیە چاوم لەوەیە کە سلێمانی چی بۆ کرێت چۆن خزمەتەکە قشێنگە بەڵام وەکو سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستان قسە بکەین یەکێتی ئەو جیاوازی کە لە نێوان شار و شارشکان کراوە قەت یەکێتی بەوە ڕازی نابێ خزمەتی سلێمانی و کرێ خزمەتی فڵان شوێنەکەی ئێمە ئەمانوێ بەبێ جیاوازی خزمەتی هەموو هەرێمی کوردستان و هەموو شار و شارشکانی هەرێمی کوردستان بکرێ لەبەرەوە ئەمە یەکێکە لە خاڵە ئەساسی و گرنگەکان بۆ حکوومەتی داهاتوو بەو شێوەیە بێجاریچکە ئەو غوبنەی کە خەڵک هەستی پێ کرد و ئێمەش وەکو حیزبەکەمان هەستمان پێکە کە بە تایبەتیش داری سلێمانی غەدری لێ یەکرێ و زۆڵم بەرامبەر یەکرێ بەوەی کە وەکو پێویست خزمەت ناکرێ ئەمانوێ بۆ داهاتوو ئینشەڵا ئەم خزمەتانە بکەینەوە بەڵام لەگەڵەوەش تو خۆت زانی بەشێکی لەمە پەیوەندی بەو سیاسەتەوە کە حکوومەت کردو بەڵام بەشی شەڕان پەیوەندی بە مەسلەی داهاتوو دارایی ئەوانەوە بێ کە ئەمەش بۆ خۆی نەعەدالەتی یەک دروستەکە قسە لەسەرەوەکرێ داهاتی فڵان شوێن چۆنە کام حکوومەتە بەو شێوەیە تەعامولێ کرد لەبەرەوە بۆ داهاتووی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ استراتیژی خۆشی ئەوەی داناوە کە چۆن باری ئابووری هەرێمی کوردستان بەرەو باشتر بڕوا بە تایبەت شاری سلێمانی کە ئەمەش بۆ خۆی خەلەلێکە کە باری ئابووری شاری سلێمانی لە ئاسێکی زۆر باشانیە لە ئاسێکی باشانیە و کار و کاسبی و زۆر جارەوانەی یعنی هەرەکە و بازاڕ و جوڵامە ئیشتی بەرنامە هەیە بۆ داهاتوو بە سیاسەتی باش ئەمانەش بەگەڵ بخاتەوە و کۆمەڵک بینی ئێستاش ئەو بازێ لەو حرکانەیە بەڵام غیر مباشر ئەوانە خەڵک باشینی بەڵام بۆ داهاتووی شەڵاوەش بینن کە کاریگەری لەسەر بازار و گەشەکردنی بازار و ئەمەش کە بۆ سلێمانی گرنگە عەقدی غاز و مەسەلەی نەوت و مەسەلەی هەژماری من کە کراوە بە هەژمارێکی ئەلکترۆنی ئەوانە خەڵک زۆر لێ ترسێ ئەڵێن غازەکە بە دەردی نەوتەکەمانە با و ماڵوێرانە بین ئەڵێن هەژماری من هەر ئەوە بوو کە قبوڵیان کرد و ئەمانە تایتڵە عامەکە ئەوەیە پێت وایە لەو سەردەمەیە دیسان هەمان ئەو پرسیارەکەم جاکە زیاد لە سەرەتایە من بۆیش دەستی خۆم واڵا کرد وتم کاکزیاد لێ پرسیاری مەڵبەندە ئەندامی سەرکردایەتیشە لە هەردوو فەرعەکە توان پرسیار لێ بکەم ینی ئەتوانی ئیتمینانێک بدەی بە خەڵک لە چوارچەوەی سیاسەتی کاک بافڵ و قیادی چێتی و وردەکاری و ڕوئایی کاقوبات کە ئەمانە دڵنیا بن من ناڵێم 100% هیچ شتێک لە دنیا 100% نییە بەڵام زەرەری لێ ناکرد بەڵکو ئەبێتە منفعەت و سوود بۆ خەڵکی ئەگە قسە باسی ئەژماری من بکەین من ئەژماری منیان هەر ئەنوان و ناوچکە ئێمە گرنگ نێ ناوەڕۆکەی گرنگە ئێمە هەر لە دەمێکەیەکی نیشتمانی کوردستان و سیاسەتی هەیە کە ئێمە هەرێمی کوردستان پێویستی بۆیە کە سیستەمی بانقیە بە هەرێمی کوردستان بەداخۆ نیمانە سەفری نەما
هەمانە بانقمان هەیە بەڵام بانق وەکو چی بەڵام سیستەمێکی بانقی کە سیستەمێکی باش بێ هەموو هاوڵاتیان بەکاری بێنن لە هەرێمی کوردستان نەمان بووە بۆیە ئێمە هەر من بۆ خۆم لە خول لە ساڵی 2010 خولی پێنج پەرلەمان کە چووین و سەرۆکی لیژنەی مالی بووم سیاسەتی یەکێتی وا بۆ چی بکەین هەنگاو هەڵگرین بەرەوەی سیستەمی بانقی لە هەرێمی کوردستان هەبێ هەر لە دەچواننی قانونی ژمارە 2 ساڵی 2020 چەند بڕگەیەکی تایە کە بەرەو ئەوەی کە هەنگاو بنێن بەرەو سیستەمی بانقی بەوردی ئێمە ئیشمانتیا کرد بۆی کە ئەوە جێبەجێ بکێ ئەوەی کە گرنگە لای یەکێتی نیشتمانی کوردستان چۆن فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە قۆناغی یەکەم بەرەو چوونمان بەرەو سیستەمی بانقی لەم هەرێما لانێکەم قۆناغی یەکەم موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنیا فەرمانبەران ناموچەخۆران هەموو چۆن بتوانی ژمارێکی بانقی هەبێت کە حسابێکی بانقی هەبێت کە لە ڕێگەیەم حسابەوە بتوانێت موچەکانی بگاتە دەست و یەک دووهەم لە هەموو سی ڕۆژاری موچەکە بگاتە دەستی زمانێک هەبێ بۆ گەیشتنە دەستی موچەکەی ئەمە لە حکوومەت وەبزانام یەکێتی ئەوەشی تەسبیت کردو کەس نەتوانێت دەستکاری ڕابردووە حسابی کەس بکات ئەوەی کە ڕابردووە ناوی ئەژماری من بووە کراوە بە تەقدیر ئێمە سیرمان کردووە بەڵام چەند هەنگاوێک چەند بڕگەیەک لە سەر مەسەلەی ئەژماری من هەبووە کە یەکێتی تێبینیم لە حەزەی هەبووە ئەگەر ئاوا ڕۆژ تا ڕەنگە باش نەبووە بەڵام لەو فترەیە ئەوانە گۆڕاون بەڵام ئەمە ناوی ئەژماری منەوە هەر بە هەمان شێ تەڵان هەرە بێ لە ڕێگەی ماقانەوەی بەڵامەوەی کە گرنگە وەکو پێم وتی زمانێک هەبێ بۆی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان کەس ناتوانێت دەستکاری موچەکانیان بکە و لە هەموو سی ڕۆژاری موچەکە بگاتە دەستیان و لە ڕێگەی ئەمەوە هەنگاوی دواتری هەیە مەسەلەی سیستەمی بانقی چۆن بتوانانی ئەمەی کە ئێستا ڕوەدات و کە بووە کێشەیەکی گەورە نەک لە هەرێمی کوردستان لە عێراقشا بووە کێشەیەکی گەورە مەسەلەی نەقدینەوەوانە چۆن ئەنگا هەڵگرین بۆی کە ئێمە لێرە سیستەمێکی بانقی ڕێکوپێک لەم هەرێما هەبێ گە دیقەت بەم تەنیا عێراق نێتی لە ئێران لە تورکیا وڵاتانی دەرودراوسێمان کە خراپترین وڵات سیستەمی بانقی باشی هەیە بڕۆ لە هەموو دنیا باویەوە نەماوەکە ئەم نەقدینەی کە ئێستا لە عێراقی ئەمە ئەمانەش بۆ داهاتوویکی نزیک ئەمانە ئەگەر توانین سیستەمیشی بانقی باشەیە بێ فەسادی و گەندەڵی زۆر کەمەکاتەوە یعنی لێپرسینەوە ئاکرێ زیاد 4 ساڵ پۆستی شێدرێتە دوام 4 ساڵەکەیەتە دەرەوە ئەبێتە خاوەنی ملیۆنە دۆلار ئێستا کەس لێ ناپرسێتەوە نازانم چکە نییە بەڵام ئەگە سیستەمێکی بانقی هەبێ دیارە ئەم پارەیە لە کوێ هاتووە بۆ کوێ ڕات بەڵام ڕەنگە بەشێک لە سیاسەکانی عێراقیش پشتیوانیەوە نەکەن بۆ ئەم سیستەمە هەبێ لە پێناوی کە فەسادی و گەندەڵێکە بەردەوام بێ بەڵام سیاسەتی یەکێتی وایە بۆ داهاتوو هەوڵ بن کە بە هەموو لایەکمانەوە چێمومانەوە چکاریشی جیاسان نییە هەوڵ بن کە لە داهاتووە سیستەمێکی باقی باشە بێ لە ڕووی ئەمنیەوە کاریگەری هەیە لە ڕووی ئابووریەوە کاریگەری هەیە لە کەمکردنەوەی فەسادی و گەندەڵی کاریگەری هەیە لەبەرەوە ژماری من کە ئەو ملاحەزە و تێبینیانەی لەسەر نەماوە من پێم وانە شتێک ئەوەی هەیە ئێمامانوێ ڕاشکاو بین بەخدا سابێکی باقیە بێ وچەکەی پێتوا بوو بەغدا دێ ئەو مامەڵێ ئەکا کە کارتێک دروست کا و فەرمانبەری عێراق و پارە بخات سەر و کارتە هەل ئێمە لە یەکێتی نیشتمانی کوردستان لیژنەیەک دروست بوو بۆ کارکردن لەسەر مەساڵی تاوتین من نامەوێت لێرە وردەکارەکەی باسکەم بەڵام چەندین دانیشتن لەگەڵ هەردوو بانقی ڕافیدەین و ڕۆشین کراوە لەگەڵ وەزارەتی مالیە عێراق کراوە لەگەڵ محافزی بانقی مرکزی کراوە و سەردانی سوودانیش کراوە بۆ ئەمە ئەوانیش ینی ئەو هەنگاوی کە باسەکرا ناهاتنە پێش بۆی کە ئەوە بکرێت لەبەرەوە ئێمە ئەگەر لێرە ئەوەی کە وەکوتم بەلامانەوە گرنگە ئەم سێ خاڵە ئەساسی ئیتر هەر ناوێک و عنوانێکی بەلامانەوە گرنگ نییە شوێنێک بێ کە ئەو شوێنە خۆی معنی بێ بە میشە نەک تەنیا باسکری وڵا کاک فڵان و لە نووسگەی فڵانەوە ئەماکرێ شوێنێک کە معنی بێ بەم ئەرکەوە لەگەڵ ئەوشا زمانی موچەکان هەبێت کە کەس ناتوانێت دەستکاری بکەوە لە کاتی خوا موچە دابین بکرێ و حسابێکی بانقیش بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستانە بێت زۆر باشە بەرە هەڵبژارنی پەرلەمانی عێراق ڕۆین یەکێتی ئامادەیە یەکێتی بەشداری هەموو هەڵبژاردنەکانی لە هەرێمی کوردستان کردووە لە دوای ڕاپەڕینەوە
چەندین هەڵبژاردن بۆ هەم بۆ پەرلەمانی کوردستان هەم بۆ پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەران هەم بۆ مەسەلەن شارەوانی کراوە ئەنجومەنی پارێزگاکان کراوە هەڵبژاردنمان کردووە پشتمان بەستووە بۆ مێژوویەکی نیشتیمانی کوردستان بە خەبات و تێکۆشانی میلەتەکەمان بەو هەموو خوێنەی کە بەخشیمان لە پێناوی وڵاتەکەمان ئەچووینە هەڵبژاردنەوە دەنگمانە هێنا و هەموو کاتێکیش کارکتەرێکی ئەساسی بووین لە پێگەێنانی و لاەوە بەڵام ئەوە چەند هەڵبژاردنەکە یەکێتی دیسان لەمەشە بەرەو پێش و بەرەو گەشەکردن چووە کە بە شێوەیەکی زانستیانە بتوانین بانگەشەی هەڵبژاردنەکانمان بکەین ئەو بەرنامەی کە لە هەڵبژاردننی پێشوو ئێمە کارمان لەسەر کرد و بانگەشەی هەڵبژاردنمان پێکرد بەرنامەیەکی تازە بوو بە نسبەت بە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەدیقەتەوە سیرمانە کرد ئەو بەرنامەیەکی زۆر باش بوو بەڵام چونکە یەکەم جار بوو کاری پێ بکەین ئەچیت بێ هەڵاو و یەکەم و کوڕینە بوو بۆیە بەدیقەتەوە سەیری بەرنامەکەمانە کرد و تشخیصی کەم و کوڕەکانمانە کرد لەکوێ بوو بۆی بۆ داهاتوو بتوانین ئەم کەم کوڕانە علاج بکەین و باشتر خۆمان ئامادە بکەین بۆیە هەر لە دوای هەڵبژاردنەکانەوە بە تایبەت دەستخۆشی زۆرەوە مەکتەبی هەڵبژاردن ئۆرگانەمانیەکان بە هەڵبژاردن و ئۆرگانە جەماوەریەکانیش خەریکی دەستنیشانکردنی هەڵاو کەم و کوڕەکانی ڕابردوومان بووین بۆی بڕیارێکی تەندروستتر بدەین ئەوەی کە هەیە ئێستا بە بەرنامەیەکی باشتر یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئامادەکە ئێمە جاران ئەمانوت نوکتەیەکە بوو لە سەردەمی شاخ دەیانەوە ئەمانیش بارەگا مەقەڕ دروستکەین لە شوێنێکا لە دیەکە ئەمانیش مەقەڕ دروستکەین بەهار و هاوینێکی دوور و درێژمان لەبەردەست هابوو دروستمان ناکرد دەمە پاییز دەستمانە کرد بە مەقەڕ دروستکەین کاگەیشتە دارەڕا بە فرەباری بۆمان دروست ناکرا جاران انتخاباتەوە لا هەڵبژاردنە ڕێک وامانە کرد بە پەلەپەل خێرا شتێکمانە نابێتەوە بەڵام ئێستا خۆشبەختانە هەموو کاتێک ئێریەبینە حیزبی هەڵبژاردن ئەم حیزبی هەڵبژاردنەش ئەچیت یەکێتی نیشتیمانی کوردستان کۆڵەکەیەک و قاعیدەیەکی جەماوەری خۆی هەیە کۆڵەکەکە بریتیە لە تاریخەکەی بریتیە لە هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە ڕابردووە بەشێکن لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بریتین لە کەسوکاری شەیدەکانی کە ئەمانە خوێنیان داوە بەم حیزبە و بەردەوام ئەیانەوەی ئەم حیزبە سەرکەوتوو بێ من نمونەی زۆر جوانم لایە من لە ڕەمەزانە چووم سەردامی یەکێک لە تێکۆشەرەکان یەکێتی نیشتیمانی کوردستانم کرد لە دەربەنی خانمونی ئەوارێک لێ ڕۆژومانشکان دوای ڕۆژوشکانەکە چوون بەلای کاکسەلامی چۆخعازیز کاکسەلام یەکێکە لە پێشمەرگەی سەرەتاییەکان یەکێکن لە خێزانە هەرە تێکۆشەر و قوربانی دەرەکان کە سێ برای شەیدە بۆ خۆی هەموو تەمەنی لە پێشمەرگایەتیە سەرم کردووە کە چوین لای دانیشین ڕێیکی ئەو نەجوانی وێت من کۆمەڵێک لەو برادرانی کە کادری دەربەنی خان لەگەڵم بوون بە مەسوول کۆمیتەوانە کاکسەلام نەک ئەوەی نەکە کە ناسکا بەسەر حیزبەکەوتی من زۆر مەمنونی ئەم کوڕاناکەم ئەم کوڕکشاناکەم کە ئێستا ئیش بۆ یەکێتیەکەن لە دەربەنی خان کۆمیتەکە یەکێتی و ئۆرگانەکانی یەکێتی بەڕێوە بن من زۆر دەستخۆشییان لێکم زۆر سپاسێکم وا پیشانیدا کە ئیتر ئەم خۆی خاوەنی ئەمەیە ئەم خۆی هەموو تەسحێدان قوربانیدانی ئەم کردوێتی ئەمەی لێبەرەمات و ئێستا ئەم بەرهەمە ئەم کۆمەڵە گەنجە بەڕێوەیە بن و ئیدارێدەن و بەرەو پێشێ بن تەشجیعکردن کە من پشتیوانتانم من لەگەڵتانم هەتا قسەی زۆر من زۆر دڵخۆش بووم بە سەدان تێکۆشەریوا لەم وڵاتی ئێماماوە کە ئەڕوانێتە یەکێتی ئەوە حیزبەکەی خۆیەتی ئەگەر بەستا و ڕۆژەی لە ژیان ئامێنە حەزەکە حیزبەکەی بەسەرکەوتوبی ئامادەیە هەموو شتێکی بکە ئەزانی ئەو بم کە ئەو لای هەمومان زۆر گەورەیە ئەوەی وت من ئامادە بچم هەرسیات بگرم لە کۆمیتەکە بۆی ئەمان بتوان ئیشی باش سەرکردن لە کاتەکە ئەمە لە هەڵبژاردننی پێشوا کە سەلامان وەکو برا گەورە لە دەربەنی خاندانا بوو کە مەسوولی بازنەکەی دەربەنی خان بوو ئیشی زۆر باش بۆکو ئارزم کردن و دەیان سەدان تێکۆشار ڕۆژانە من لە مەڵبەندادانیشم دێنە ئێرە کە زۆر لە من لە پێشترن ئەوان خاوەنی ئەسلی ئەم حیزبان یا بێت ئێرە لە ئامادەم چێشێتی چی پێویست بێ بیکەم دڵخۆشەوی بەوە ئەمە بەشێکی بەڵام قورسترە بێت چێشێتی قورسترە بێت و خەڵکە تێکۆشە ئەزای چۆنە من شتیچکە هەیە کە
ئەرشی یەکێتی لە چاو حیزبەکانی کە هەموو حیزبە کوردستانەکانی کە هەموو حیزبە کوردستانەکانی کە بەبێ ئێستا ئەرشێکی زۆر قورسی لە ئەستۆیە ئەویش لە ڕووی جەماوەریەوە ئەم هەموو تێکۆشەرێ هەیە خاوەن کەسوکاری 27,000 شەهیدی هەیە خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی و لە شاخ یەک گوندی ئەم کوردستانە نییە خۆی بەوە نەزانە کە یەکێتی قەرزارێتی فعلەن یەکێتی قەرزارباری هەموو ئەمانەیە قەرزارباری تێکۆشەرەکانێتی قەرزارباری کەسوکاری شەیدەکانێتی ئەمانە هەموو دێن بەسەرم حیزبان نازەکەن گلەییەکەن بۆڵەکەن قساکەن ئەبێ ئەم نازە هەمووی هەڵگیرێ هیچ حیزبێکی کە بەقەدەر نیشتیمانی کوردستان ئاوا بارگران نییە بەڵام منیش و ڕەفیقەکانیشم لە هەموو ئۆرگانەکانی تریش ئەبێ تەحملی ئەم نازە بکەین ئەم نازە هەڵگرین و چکە حیزبەکەمان وایە بچمە سەر پۆستەکەت لە پرسای مەڵبەندی سلێمانی خۆ شارێکی زیندوو حەرک شاری ئازادی ڕادربڕینە پڕە لە هێزی ئۆپزیسیۆن پڕە لە دەنجی ناڕەزا ئەنجا چاوی دوژمنانی لەسرە چاوی دۆستانیشی لەسرە و ئەو مەڵبەندە خەڵکی مێژووی و گەورە لێ پرسراوی بووە وەنمونە هێرۆخان وایە ئەوزان فترێکی کاعومەریش زۆر لە پرسایی زۆر و تێکۆشترانە مەڵبەندە بوون هەموو شتە دوو دیوە مەسول مەڵبەندەکەت لێ پرسا مەڵبەندەکەت ینی خۆشی و ناخۆشیەکەی چییە لەنا ئەو هەموو ئاڵۆزیانەیە ئێستا ئەمە نزیکە بینەوە لە یاد من نازانم بکەم نزیکە بین لای دامزانێکێتی لێرەوە سڵاو و ڕێز طبعا نێرم بۆ کەسوکاری شەیدەکان بۆ تێکۆشەرەکانی بەڵام بە تایبەتی بۆ هەمووانێ لە دوای ڕاپەڕینەوە پێش ڕاپەڕینش طبعا پێش ڕاپەڕین چەند مەسول مەڵبەندێکی گۆڕیوە لە سەردەمی شاغ و بەڵام مەڵبەندی سلێمانی لە هەموو قۆناغەکانە مەڵبەندێکی یان ئۆرگانێکی کاریگەر و گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە چ لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کاریگەر و گرنگ بووە چ لەسەر ئاستی شاری سلێمانیش دیسان کاریگەری و گرنگی خۆی هەبووە لێرە سڵاو و ڕێزە نێرم بۆ یەکە بە یەکەی ئەو هەواڵانم پێم وایە خۆشبەختانە هەم زۆربیان لە ژیانە ماوەن لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک لە سەردەمی هەر لە دوای ڕاپەڕین لە مامۆستا عەبدوڵڵا تاغ و یەک بێکیەوە باڵانە کە لێپرسای مەڵبەندی ڕەخستنی سلێمانی بوون لێرە سڵاو و ڕێز و حورمەتم بۆ یەکە بە یەکەیان ئیشەڵا تەمەن درێژ بن ئەوان مامۆستای ئێمەن ئەوان بەردەوام بەشیان من هەر پەیوەندیم لەگەڵیان هەیە ئەمانەوێت ئامۆژگاریمان بکەن بۆی کە بتوانین ئەو بە دەست بەکاربوونیشم لێرە ئەو بەڵێنەمدا ئەو هەموو قۆناغە سەختانەی کە ئەوان بڕیان و یەکێتیان بەسەرکەوتووی و بە گەشە کردووی هێشتەوە بەڵێنی ئەوماندا کە تەواوکەری شەکانی ئەوان بین لێرە ئەکید مەڵبەندی سلێمانی گرنگە و کاریگەری هەیە لەسەر ئاسی سلێمانی بۆ خۆشی ئەمانەی کە تۆ باست کردن ئەو هەموو ژوڵەی لە سلێمانی هەیە بە هێزی بە معارەزەوە بە هەموو دامەزراوە ڕاگەنەکان کە هەموو سەربەخۆکان لە سلێمانی مارزە هەمووی لە سلێمانیەوە جمو جوڵێکی لە هەت ناو خۆش ئەمانە هەموو بۆ سلێمانی چاوەڕوان کراوە ئەنی شتێک نییە ئێمە لێ ئینبین چاوەڕوان نامۆنیە سلێمانی بەو جوانیەوە ماوەتەوە سلێمانی بەو جمو جوڵەوە بەس قورس نییە ڕاستە ئەرکەکەت قورسە ئەوە تەبیعەتی سلێمانی لە دوای ڕاپەڕینیش بە تایبەتی سەرۆک مامجال بەردەوام هەموو لایەکی هانەدا بۆی کە با ئازادیەکان فراهەم کرێ ئازادی ڕادەربڕین هەبێ ئازادی ڕۆژنامەگەری هەبێ ڕەخنە بگیرێت و کەس باسی ئازادیەکانی ناکرد کاتێک مامجال قەراریدا سەکۆیەک دروستکا و بچن لێەوە لە مامجلالەوە ڕەخنا بگرن کەواتە ئەماگە سەریەشە بێت بۆ هێزە سیاسیەکان سەریەشە بێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش زۆر تەبیعیە لامان هەستەکەین لای خۆمانەوەمان دەخستووە کە ئەم جوڵەوە ئەم ئازادیانە سەرۆریەکەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر چی خۆشمان ئازێت باوە لە قۆڵان شەڕەنا یەکێتی ئێستا خەڵک لە دەرەوەی کاک زیاد خۆت لە مەسەلەن لە هەولێر بووی لە دۆک بووی لەوانە ینی خەڵکێکە بۆ نمونە سیازی ماڵەکەی لەگەڵ ماڵی
سەرۆک مامزەلا لایەک سیاجە خەڵکێکەیە مەسەلەن کیلۆمەترێک دوور نییە لە مەکتەب سیاسیەکێتی یعنی ڕەخنی زۆرتون قسەی زۆرتون بێچێتی و بەس قیادەیەکێتی ئەڵێ ینی ئەمە پێیان وایە ئەڵێن ئەمە خۆیان پێیانوتون وامان پێ بڵێن ئەمە ئەوەیە یان سروشتی یەکێتی و سروشتی سلێمانی و ئەو کولتور و تێگەیشتنەیە کە دروست ببووی وڵا سۆژا مقارناکەین ئەڵێن سلێمانی لە هەرێمی کوردستان بەڵامەوە ئازادی کە لە سلێمانی هەیە ئەبێ لە هەموو عێراق نییە لە هیچ کام لە شارەکانی تر عێراقش نییە ئەنیەوە خۆتان ڕاگەیان کارن هەموو شتانە هەموو بیستن و ئاگاتان لێدی دڵنیا بنەوەی لە سلێمانی هەیە لە هیچ کام لە شارەکانی عێراقشانە بەڵامەوە عەرزم کردی یەکەم چاوەڕوان کراوە یعنی تۆ شتێک ئەگەر چاوەڕوان نەکراوە بێ ڕووبات تووشی شۆکەوی بەڵام کە خۆی چاوەڕوان کراوە بوو تەبیعی وەرێگریت لەبەرەوە چاوەڕوان کرا ئەمە یەک وەکو عەرزم کردی یەکێتی خۆشی هاتووە زمینەیەکی سازانەوە بۆی ئەمە گەشە بکا بەرەو پێش بچێ نەک تەنیا لە سلێمانی ئەگەر ئێمە هێزمان تیا بێ دڵنیا بنمان نابین بۆ شارەکانی تریش بۆ شارەکانی تری عێراقیشە ماگوازیێنەوە بۆی لە هەموو عێراقا ئەزانی جوانی ئەم شاری ئێمە بەوەیە تۆ باسی سلێمانیت کرد و ئەوە بەنسبت منیشە وەکو زیاد وەکو شخص من لەم شارە لەدایک بووم لەم شارە گەورەم وایشی تەبیعەتی ئەم شارەم هەیە لەگەڵ ئەم شارە تایرە هاتووم ئەوەشە زانین ئێمەش لێرەش لە ناو ڕەفیقەکانمان هەتا وەرگانەکەی خۆمان ناوێکێتی خۆی هیچێتی حەزبێکی زیینووە ڕاستە ئێستا یەک سەرۆکمانێ و یەک سیاستمانێ جێبەجێیەکەین بەڵام هێشتا کار بابەتێکێتە پێشەوە دام ناقەشە و گفتوگۆکەین ڕەنگە لە یارەکانمان ئەمەوا باسکەن کە ئەمە پەیوەندی بێ ناکۆچی ناوێکێتی ئەستان یەکێتی ئێستا ناکۆچی نییە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان باڵباڵێنی تیانە یەکێتی یەکێکێتیە هەمومان بەیەکۆین بەڵام گفتوگۆکەین مناقەشاکەین کاتناگرین لە ئۆرگانێکە لە کۆمیتەیەکە لە ماڵبەندە لە مەکتەبەکان لە ئۆرگانەکانی تر تا ئاگاتە سەکرات و مەکتەب سیاسی مناقەشاکرێ بە دەلیلی ئەوەی لە مانگی 11 ئێمە خۆمان ئامادە کردو کۆمەڵی گۆڕانکاری ڕای جیاوازە بووە پرۆژەی جیاواز بووم پرۆژانە هەموو سوودیان لێ بینراوە دەیان کۆبنەوە کراوە مناقەشە کراوە لەسەرم گۆڕانکاریانەی چۆن پێویستە بکرێت مناقەشە کراوە تا دەرەنجام بتوانین بەرنامەیەکی باش و لەمانە پرۆژێکی باش گەڵاڵە بکەین کە یەکێتی بەرەو گەشەکردن بەرێ خۆشبەختانە بڕیا دراوە کۆمەڵە گۆڕانکاری ناو حیزبەکەشمانە بڕای لێ دراوە ئێستا لە وردەوردە لە جێبەجێکردین کە لە پێناوی گەشەکردن و بەرەو پێشچوونی یەکێتی ئەماکرێ و بە خزمەتکردنی ئەم شارەژێکی لە سلێمانیا ئەوەی یەکێتی نەبێت لە دام و دەستگاکان ئیشی بۆ ناکرێ وایە ئیشی بۆ ناکرێت مەبەست دەبێت کابراایەکێتی بێ نووسراوێکی مەڵبەندی پێبێ نووسراوی کۆمیتەی پێبێ ئەمی عازە هەیە ئەمە هەیە لە ناودایەکانە دەڕابردووە ئەو پێشگە لەو 4 ساڵێکە لە پەرلەمانی کوردستان بووم بەشی زۆری تەمەنم لە مەڵبەندا بەسەر بردووە لێرە بوو تا پێشتر چەند ساڵە جێگری مەڵبەندم ئێستا ئەوە ساڵێک و نیوە مەسوولی مەڵبەندم لە مای ئەم ساڵ و نیوەی کە من مەسوولی مەڵبەندم یەک مەدیری دایرە لە خواری خوارەوە تا سەری سەرەوە یەک وەرەقەی منی لاوێ کە نامەیەکم بۆ نووسی بێ بۆ شتێک بەڵام حەقیقەتێکی و ڕاستی شێ بێ خەڵکەمە بزانێ لەم شارە ئەگەر دام و دەستگایەک دایرەیەک خزمەتی بە خەڵک نەکرد وەکو پێویست نەبوو ئەگەر مدیرەکەشی یەکێتی نەبێ خەڵک لەی لە یەکێتیەکە بەڵام بە پێچوانەوەی جەناب باسەکەی ئەگەر خەڵکێک بچێ لە دایرەیەکە ئیشێکی بێ ئیشی بۆ نەکرێت کاکە ئێمە چەندین مدیر ئامانەیە لەم شارە یەکێتی نین یەکێتی ئیشەکەم چەندین قام و مدیری ناحەیە و پارێزگای سلێمانی یەکێتی نییە هەنیم ئەمانە هەشن و ئیدارە شەکەین لەگەڵیان و ئیدارەش پەیوەندیشمان باشە لەگەڵیان بەڵام تەداخلاتی ئیشکردن نا بەڵام حەقی خۆشمانە لەبەرەوەی خەڵک ئێمە بەوازانە کە ئێمە حکومڕانی لە شاری سلێمانیە بەڵام تابعاکەین متابعە مدام و دەستگاکانەکەین چاودێریەکەین لەکوێ ئامدی دایرەیەک هێچێتی بێوەچێتی نەبێ خەلەلی هەبێ کەم و کوڕی هەبێ نەتوانێت و پێویست خزمەتی خەڵکە بەڵێ تیمەکەی خۆمانی لە حکوومەت لە یاگەدارەکەینەوە کە لە فڵان دایرە وەکو پێویست نییە واگەر بکرێ گۆڕانکاریش بکرێت گۆڕانکاری لەوانەیە کە تاکە ئامان زیێمە چێتوانە خزمەت ئەگەر مدیری دایرەیەک مدیرامێک خزمەتی ئەم شارەی
بەباشی کرد و خەڵک لێ ڕازی بوو ئێمە ڕسوورە بین لەشێتی نیشتمانی کوردستان سوودی لێبینێ لەبەرەوە ئێمە بەردەوام چاودێرە بین ڕقەی ببین. ئەمە ئەنجومەنی پارێزگار بەپێی بڕیاری دادگای فیدراڵی هەڵوەشاوەتەوە بەس پێم وابێ ئەوان موچەوەرەگرن تا ئێستاش بەڵام بەرحاڵ ئەمە لە بەرمەبنای هەڵبژاردنەی ئەنجومەنی پارێزگاکان ئەو دابەشکاریکرا و استحقاقی خۆیان بۆ هێز و لایەنە سیاسیانە بەڵام یەکێتی بیری لەوە نەکردوتەوە کە مادام ڕەخنەکان بۆ سەرەوە گەر تەنانەت قایم قامەکە گۆڕان بێ ئەگەر بەڕێبەرە گشتەکە یەکگرتوو بەیان کۆمەڵ بەیان هەر لایەنی شتت بێ مەسەلەن ئەو بەڕێبەراتیانە وەربگرێتەوە بە کادری خۆی پێماگەن لە شوێنەکە گلەیەک لە مەسەلەوانی کە شەریکن لە حکوومەتی خۆجەی سلێمانی گلەیەک هەبێ لە بەڕێوەبەرێکی گشتی سەر بە پڵانێکی سیاسی یعنی پێم وتونەوە برادرە ئەدای باش نییە ئەو برادەتان ئەدای باش نییە وەکو پێویست نییە ناتوانە خزمەت بکەن بەڵام بیرتانەوە نەکرد بەڵام گۆڕانکاری پۆستەکان هەندێک وەرگرنەوە لە سلێمانی لە قەزا و ناحەکانی خۆی پۆست بە چی دابشکراوە بە چی وەگیراوە بە خاقی انتخابی وەگیراوە بەڵەوەیە ئەگەر یەکێتی ئێستاچێتی حەق خۆیەتی کە بەشی زۆری پۆستانەوار بگرێتەوە بەڵام مە سیاستشترێ ئێمە نامانوێ ناتوینە خلاف بکەین ناتوین من لە قسەی ئەم مەڵبەندەش بۆکەم و دڵنیام تیمەکەمان لە حکوومەت زۆر لەوە زیاتر ئاگام لە ئاگاداریم کاقوبا سەرش تیمەکەیکی دیە لە حکوومەت سەر بە هێزێکی سیاسی تر مدیرعامێک ئەدای باش و ئیشی باشی کردوێ بووەتە محامی دیفاعی لێکات کاقوبات خۆی بەڵێ لەبەرەوەی ئەمە ئەدای باشە بەڵام ئەگەر یەکێتیەکیش ئەدای باش نەبوو بێ سەرزانشتی کرد نەک ئیش لەسەرەوە کراوە گۆڕاکاری دیا بکرێ ئەزانی ئێمەمانە خزمەتی ئەم شارە بکەین قچێکە باوانش کە هەن بەڵام ئێستا لە وەزیفان بۆ دەیان مدیری مدیرعام نا لە خوار بەڕێبەرەیە و مەسئولی شعبە و نازانم چی ویشێتیش نین و نەک دیژێتی نین زۆر دژەیەکێتیش ویشی خۆیانەکەن ئیتر چ جایەوەی تا فەرمانبەرێ یا هاوڵاتێک بچێ ئیشی هەبێ ڕۆژانە من دەیان خەڵکێتە مەڵبەندە ڕەنگەی شتی نەبێ قوربان دەیان خەڵکێتە ئێرە پشتیوانێ بین و هاوکاریە بین کە ئەویشی هەیەی وەڵام بدرێتەوە ڕوونکردنەوەی بدرێتێ بڕوا بکە چەندین خەڵکێت هێرە کە من دڵنیام یەکێتی نییە بەڵام خەڵکی ئەم شارەیە هاتۆ ڕوونکردنەوەیشی لێ لە پێویستە بڕوای بەوە هەیە ئێمە ئاتوانین ڕوونکردنێکی باش بەڵێ خەڵک دێکێکی نەبێ ئەومە بە دیارەوە دانانیشین ئێمە لە سلێمانی لە ڕابردووە چەند دەنگمان هێناوە ئەوە نای من ئێمە چاومان لەوەیە کە خزمەت کە لە سلێمانی لە سلێمانی لە ساهشتا یەکێتی بووە ئێمە نامانێت هەموو 460ێکە هەمووی ئەندامی یەکێتی بێمەوە بێر ناکەینەوە هەمووی بێت و زامی ئۆرگانی و یشتی بەڵام تومەحی ئەومانەیە وا بکەین کە هەمووی دۆستی یەکێتی بێ هەمووی کە چوە سیاسەتی و حکومڕانیشتی بەدڵ بێ کاک زیاد کاری پەرلەمانتاری یان ڕێخستن خۆتە ناوی ڕێخستنەوە چوویتە پەرلەمان بەڵام کامیان تا مرتاحتریش کاری ڕەخستن ئەو ئیشەیە کە تیا پەروەردە بووم بەڵێ تیا گەورە بووم و بە تەجروبەش لەگە ڕەفیقەکانم فێریش بووم تیا چۆن هەڵس و کەوت بکەم کاری پەرلەمانی بۆ من تەجروبێشی تازە بوو کە چوومە پەرلەمان هەوڵما زۆر ئارام و بەهێمنی کار لەسەر جێبەجێکردنی سیاسەتەکە بکەم و هیچ لێلا نەدەم ئەوەی کە بەرنامە سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستان چکە ڕاستی پێ بڵم تەوان بەشێکی زۆری خەڵکی شەمازانەیە هەمووانەی کە نوێنەرایەتی حەزبێکی سیاسیۆزێکی سیاسیەکەن کاچ لە هەموو دنیاشەوە کاسنە پەرلەمان بۆ جێبەجێکردنی سیاسەت و بەرنامەی حەزبەکەی خۆیان نەچن بۆ سیاستە خزمەتی خەڵکی پێ بکەن من کە چووماوێ کۆمەڵی ئەرگ بە من سپێرا کە دیسانەوەش تازە بوو بۆ من پێویستی بەمان و خۆمانوکردنی زۆرە بوو پێویستی بە سعیگردنی زۆرە بوو زۆر سعیدیا بکەم خۆم ئامادە بکەم سەرۆکی لیژنەی مالی بووم سەرۆکی فراکسیۆنی یەکێتی بووم بەڵام کاری پەرلەمانی ئەگەر بە ئامانەتەوە جێبەجێ بکرێەوەی ممچینە نەک بە هات و هاوار و بەهارهێنانە ئەژنۆ نا بەباشی ئیشی تیا بکرێ بەهێمنی و ئارامی نوێنەرایەتەکەی خۆت جێبەجێ بکەی ئەرشێکی پیرۆزە
بەڵام بەداخەوە تێڕوانینی چیوا دروست بووە لە وڵاتی ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ینی بەعان قەستە یان هەر چۆنێکە ئەدای پەرلەمان ئەدایکی لاوازە هەموو خولەکان بووە و ئەهەمیەتەکەی خەڵک ئەهەمیەتەکەی نابینێ لەبەرەوە تێڕوانینی خەڵک بۆ پەرلەمانتارێک بۆ پەرلەمان وازانێت کە ئەمە خۆی ڕەبژێریەوە چێت تەنیا بۆ موچەکەیە چێت ئەم تێڕوانینە لای منی زۆر عزیێتی بڕوا بکەن کە لە پەرلەمان بووم بەڵام ئەرچێکی خۆشە علاقات و پەیوەندێکی باش ئەتوانی دروستکەی ئەتوانی باش خواستەکانی خەڵک بگەێنی گوێ لە ژیراوەبی بەڵام وەکوتم ئەبێت لە هەرێمی کوردستان خەبات بۆ ئەمەش بکرێت کە پەرلەمان ڕۆڵە کاری گەرە گرنگە خۆی ببینە بەسەرهاتی خۆش لەم پەرلەمانە چی بۆ لای تۆ وڵا خۆش و ناخۆشی تیاوە سەراتی خۆشی تیاوە مەسەلەن لە ڕێی ئەوەی کە تۆ زۆر بەجددی خۆت بۆ شتێک حازر لەو لا شتێکی دەردەرەچێ یان کۆمەڵە خەڵکێک لە فراکسیۆنی دیکە هەیە بە ئەدایەکی تر مامەڵاکانی چ بەسەرهاتێک گەبیرت بێ واللهی شتی زۆر ئەڵۆستی زۆر خۆشتیا و من علاقات و پەیوەندیشم باش بوو لەگەڵ هەموو لەگەڵ فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانیش علاقاتم باش بوو زۆر جاگرژی دروستە بوو بەڵام قەت کرشەکان ناگەشتنەوەی کە 2000 نەبێت 2000 سەرم شکاوە یادگاریش ئەوە یادگارێکی ناخۆشەوانێ شتێک بەرکەوت لەناو پەرلەمانە ئەوەی بە تاریخێک بوت مەشیان وا دەرچووی کاکزیادە سەبرینداری سەنگەر هەیە و تۆش برینداری پەرلەمان باشە وەرشەکەی کاکزیاد من حرەکەی جوڵام زۆرە بەڵام زۆر سەرخاڵم ڕەنگە بە تایبەتی بڵێ وەرزش جار بەجار ڕچم بۆ بەڵام جوڵە و حرەکەم زۆر ئێوە ئەگەر اختیارت دەرە دەستی خۆت بەڵێ نەم شاری سلێمانیە کە لێرە لەدایک بووی و گەورە بووی چی پیشەیەک هەڵەبژێری چی هەڵەبژێری حەز لە چیشێک بەدەر لە سیاست یا هەر سیاستەکەیتەوە بەدەر لە سیاست بەڵێ تەواها لە چوارچێوەی یەکێتی هێڵا لە چوارچێوەی یەکێتی من دێک ئامانجمەیە بڕوا بکەن ئەمە زۆر بەڕاستمە بڕوا بکەن زۆر بەڕاستمە هەموو جارەکەم نمونەیە باسەکەم بەڵام چەند ساڵێک کە کاسمە تەمەنەوە کە ئیتر تەمەن باخی بێ و بمێنیت و تەقاعد بوویت و ئیشت نەماوەیە وازی هێناوە زۆر جوانەکان خەڵکە جوانەکان ئێم شاریە ئێستاوان دوانی هۆڕانە چێ بۆ تەعزیەکانە کات سەردانەکە بۆ لای نەخۆشی و ناخۆشی خەڵکە هەموو جارێ نمونەی جوانی پیاوێکی وەکو مامۆستا جەمال عەبدولێنەوە هیوای تەمەندرێژی بۆ خوازم ئێستا تەندروستی باش بێ ئینشەڵڵا تەندروستی باش بێ هەموو جارێ ئەڵەم حەزەکەم وەکو ئەو 4-5 ساڵێکە چوون بۆ وەرتازیێک خەڵک زۆر احترام بگرێ لە بەر ماسی ئەوەمەوێ بڕوا بکەن بیرکردنەوەی من ئەوەیە ئەمەوێ ئەوە بمجا ئەو مەجالانەی کاتوام خزمەتی خەڵکی تیا بکەم من کاتمەتە مەڵەن سلێمانی وەکوتم لێرە گەورە بووم ئەزانم ئەرکەکەی چاو قورسە کاتوو بۆ ئێرە زانیومە ئەمە ئەرکەکەی قورسە بەیانیان تا نیوەڕوان و تا دوای نیوەڕوان من لێرە بە پێوەم هەر بە پێوە ئەو وەرزشەکەیە ئەسمەژ وەیەمەوە ئەوە ڕاوە بێت جوابێمەوە دگاکەدا ئەمە بە جۆرێک لە ڕەنگە ئێستا دێنین بەڵام جۆرێکە لە خزمەتکردن زۆر ڕاستە من حیز بۆ حیزبەکەمەکەم بەڵام جۆرێکە لە خزمەتکردنی حەزەکەی ئەوە لە ئایندێ ئاوێنەیەک بێ بۆ کەسایەتی خۆت ئەو خزمەتە ینی واتێکگەشتم کە خەڵک نەڵێ ئەمە وا بۆ ئەمە زین خۆ هەمومان کە سیاسەتەکەی سیاستکردنەکە گەشتێکی ئەدای باش پێشکەش کرد بەشێکی گەورەی بۆ حیزبەکەتە بەڵام بەشێکی بۆ شخصێتی خۆتە بەشێکی بۆ شخصێتی خۆتە بەشێکی بۆ خۆتە من ینی هیچ چینێکم نییە لەوەی تەڕەدودێکم نییە لەوەی کە هەرچی پێ بکرێ بۆ سەرکەوتنی حیزبەکەمە یەکەم بەڵام بە ئەدایەکی باش و بەمەشتوان حیزبەکەم گەشە پێوەم کە تەقدیری خەڵکم ڕێزی خەڵکم بەدەم خەڵکەوە بم بۆ بەدەم کێشە مشکلەکانی خەڵکەوە بم بەدەم پرۆژەی خزمە گوزاریەوە بم لێرە شتێکە بینم داوا لە دیمەکەمان کۆم لە حکوومەت بڵم لەکەم و کوڕیمانەیە و ئیشانە جێبەجێ بکرێ قسەی خێر بم لە باش کاک زیاد من کاتم بەرەو کۆتایی ڕۆیشتۆ بەڵام پەیوەندی بەڕێزت لەگەڵ کاک بافڵ ئەنجا لەگەڵ کاقوبات
ناتخەمەوە پرسیاری بڵم لەگەڵ کامیان نزیکتر و کامیانت خۆشترێت چکەوە قورسەوەیە بەڵام پەیوەندیەکانت لەگەڵ ئەوانە چۆنە ئەمە آخر پرسیار پەیوەندی من لەگە کاک بابڵ پەیوەندی سەرۆک و هەواڵێکی حەزبەکەیەتی کاندانە سەرکردایەتیم جیاواز یان زیاتریش لەمە ئەو فترەی کە من لە پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆن بووم پەیوەندیم زۆر زیاتر بوو لەگەڵی بە حکومەوەی کە پێویستم بەوە هەبوو کە بەردەوام ڕاکانی جەنابیان بزانم بۆ ئیشکارەکانمان لێوێ نزیک بووم لای کە دڵخۆشم بۆی لای سەرۆک باوەڵ ڕێز لێ گیراو بووم ڕێزی لێگرتووم و لەوەش زیاتر بەڵام ڕەنگە بۆ کاخوبات دیسان ئەویش ێری خۆ بەشیشی پەیوەندی بە ئەو تاریخەی پێشووە هەیە من علاقەم لەگە کاخوبات هەبووە و ئەو کاتشکە لە پەرلەمان بووم زۆر زیاتر چکە دایمە تیمەکەی حکوومەت و تیمەکەی پەرلەمان بەیەکەوە بووین و لە ڕابردووشا پێشتریش پەیوەندیم لەگە هەردووچیان بە زۆر باشتر بووە بۆ حکومەی من زەمەنی یادی بەخێر هێرۆخان کە لێرە بووە من 3 ساڵ و 4 مانگ لێرە لەگەڵ هێرۆخانیشم کردو جێگری ماڵوەند ئەوانیش ئەوان زانیوە کە پەیوەندی من لە ڕابردووە لەگە هێرۆخانەوە چۆن بووە تەقدیری ئەوانەشم کراوە و نزیک بووم حاڵ نزیک بووم بەڵام نزیکی ئەوەی کە هەستەکەم نزیکتری بەڵام بە هەر نزیکەکەت بۆ حسابکەین کاکزیاد جەبار لە پرسیاری مەڵبەندی سلێمانی و ئەندامی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ دیدارەکە پێما بێ شتێکمان جیاوازتر کرد لە بەرنامەی زۆر وشگوانیە زۆر سوپاس بەخێر بن بەڵێ بەرنامەکانی کە لە 100% سیاسی و ئەوە بەڵام بازی سەش بازێک خۆشحاڵ بووم گەورەتان کردین سوپاس بۆ بەرنامەکەتان سوپاس برادرانش بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەمان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ